بە درێژایی شەقام سەرە بە وەرگرتنی بانزینی حکومی گیراوە. لەگەڵ خۆرهەڵاتن شۆفێران ڕوو لە بانزیخانەکان دەکەن. هەر شۆفێرێک چەند کاتژمێرێک لەسەرا دەمێنێتەوە. گەرماکە شۆفێرانی بێزار کردووە. داوای گەڕانەوەی ئەو بەشە دەکەن کە حکوومەتی عێراق لە سەرهەرێمی کوردستانی بڕیوە. بەشێکیان شۆفێری تەکسین. ئەوان بەهۆی ڕاوەستان لە سەرەی بانزین لە کارکردنیش بێبەش دەبن. بەخۆی حەق دەبی بنێریتن، ئەمەش عێراقینە، ئەگە کورد بی ئەگەر ئەوە بی ئەمە حەقمان هەیە، ینی بۆمان بنێریتن. وەڵا عەزمان لێ بەشمان بدەن، بەڕاستی حیستەی خۆمان چەندە حیستەکەمان بدەنێ بە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداوە. ئێمانەوە کێشەی بەغدا دەگەمە ڕێککەویت، ئەمەش دەگە بەغدا ڕێککەوین، چی دیکە عالەم ئەزیەت نەبینیت. وەکاریمانیانی ئەو حکومەتە بەش مەزن بۆ ڕەوان کاتن، ینی ئەوهانە بێ قەیرانانی هەن دوو مانگ جارێک تووشی ئەوە زەعیبین، ئەمە بەو گەرمایە و خەڵکە ڕاوەستایە. ئەو قەرەباڵغی لە ناو بانزینخانەکان و لە دەرەوەی بانزینخانەکان بۆ وەرگرتنی بانزینی حکومی دروست بووە. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆەوەی کەوا حکوومەتی عێراق پابەندی ئەو ڕێکەوتنانە نیە لەبارەی بانزینەوە کە بۆ هەرێمی کوردستان دەینێرێت. ئەمە ژوای کردووە شۆفێران چەندین کاتژمێر لە سەرەی یابن تاوەکو بانزینی حکومیان دەستکەوێت. هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چڕ بووەتەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. لە سەرەتای مانگی تەمووزەوە بەشە بانزینی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە ڕاگیراوە. گفتوگۆکان دەستیان پێ کردووە لە مەفتەیە دەست بە هەناردەکردنی بکرێتەوە. جگە لە ڕاگررتنی بەشی هەرێمی کوردستان خواستی زۆریش هۆکارێکی دیکەی قەیرانەکەیە. لەو یەک دوو ڕۆژەی پێشبینی دەکەین کەەوە ئەو بڕێکە بڕدرا بوو بگەڕێتەوە. ئەو ئاسانکاریەی لە بۆ بازرگانەکان و کۆمپانیاکان دەکرێتن ئەوەش ئەنجامی باشی دەبی. بڕیار وایە 71 میلیۆن لتر لەو مانگە داخلی بازاڕەکانی هەولێر و دەوروبەری و چەند شار و شارۆچکەی تر ببیتن. هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردووە بۆ مانگی ئاب بڕی زیاتر لە 71 میلیۆن لیتر بانزین بۆ هەرێمی کوردستان هاوردە بکرێت. خواستی هەرێمی کوردستان ڕۆژانە پێویستی بە 4 بۆ 5 میلیۆن لیتر بانزین هەیە. بەهۆی ئەو قەیرانەوە نرخی بانزین لە بانزینخانەکانیش جۆراوجۆرە، نرخەکەش بەرزبووتەوە بۆ سەرووی 1000 دینار. وەشمەند ساڵح کوردستان 24 هەولێر.